ونستأنف الاستجواب ويتولى الأستاذ آرام إدارة الجلسة. دانیشتنی یەکی ئەم مانگەی پەرلەمانی عێراق یەکێک بوو لە دانیشتە گرنگەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو. بۆ پێی لەسەر تێوەگلان لە گەندەڵی وەزیری بەرگری عێراق بانگێشتی پەرلەمان کرا و دانیشتنەکەش لەلایەن کوردێکەوە سەرۆکایەتی کرا. ئارام شێخ محەممەد ئێستا ڕۆڵی سەرۆکی پەرلەمان دەبینێ، چونکە لە دانیشتنەکەی یەکی ئەم مانگەدا سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمان بۆی تۆمەتبارکردنی بە گەندەڵی لەلایەن وەزیری بەرگریەوە لە دانیشتنەکە چووە دەرەوە و ڕایگەیاند تا بێتاوانی خۆی نەسەلمێنێت ناگەڕێتەوە سەر کورسی سەرۆکایەتی پەرلەمان. دوای جێهێشتنی دانیشتنەکە ئارام شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ڕۆڵی سەرۆکی پەرلەمانی وەرگرت و درێژەیدا بە دانیشتنەکە. عەواد عەوادی کە یەکێکە لە پارلەمانتارانی ڕەوتی سەدر و ئامادەی دانیشتنەکە بوو ڕایگەیاند ئارام شێخ محەممەد بە بێلایەنی مامەڵی کردووە بۆیە کارێکی باشە ئەگەر بکرێتە سەرۆکی پەرلەمان. هاوکات مەیسون دەمەلۆجی سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە دانیشتنەکەدا چەند فراکسیۆنێک هەوڵیان داوە پرۆسەکە شکست پێبێنن، بەڵام ئارام شێخ محەممەد گوێی بەو فشارانە نەداوە و درێژەی بە دانیشتنەکە داوە. بە پێی زانیاریەکانی ئێنارتیش لە ئێستادا کۆدەنگێک لە نێو پەرلەمانتاراندا دروست بووە بۆ ئەوەی دانیشتنی سێشەمەی داهاتووی پەرلەمان هەر لەلایەن ئارام شێخ محەممەدەوە سەرۆکایەتی بکرێت. ئەوەش لە کاتێکدایە هەومام حەموودی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانە و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش لە حاڵەتی ئامادەنەبوونی سەرۆکی پەرلەمان ئەگەر جێگری یەکەم ئامادەی دانیشتنەکە بوو ئەو جێگەی سەرۆکی پەرلەمان دەگرێتەوە. لە مانگی نیسانی ئەم ساڵیشدا لە کاتی چوونە ناوەی بەشێک لە خۆپیشاندەرانی ڕەوتی سەدربۆنی و باڵەخانەی پەرلەمان بە ماوەی 6 کاتژمێر ئارام شێخ محەممەد لەلایەن خۆپیشاندەرانەوە گەمارۆدرا. ئارام شێخ محەممەد لە هەڵبژاردننی 30 نیسانی ساڵی 2014دا سەرۆکی لیستی گۆڕان بوو با بەدەستهێنانی 150,614 دەنگ بوو بە ئەندامی پەرلەمان و لەسەر ئاستی عێراق سێەم دەنگی بەدەستهێنا. دواتر لەسەر پشی کورد بوو بە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. ئارام شێخ محەممەد لە ساڵی 1975دا لە شاری سلێمانی لەدایک بوو و خۆناغەکانی خوێنی سەرەتایی و ناوەندی لە سلێمانی تەواو کردو و باکالۆریۆسی لە ئامار و زانستەکانی کۆمپیوتەر لە ساڵی 2005دا بەدەستهێناوە. هاوکات بڕوانامەی دوبلۆمی باڵای لە بواری مافەکانی مرۆڤ و فرافەرەنگی و ئیدارەدانی ململانەکان لە ساڵی 2010دا بەدەستهێناوە. ساڵی 2009 بەشدار بووە لە دروستکردنی بزوتنەوەی گۆڕان و یەکێک بۆ لە سەرکردەکانی ئەو بزوتنەوەیە. هاوکات وە ڕێخەری ژووری هەڵبژاردننی گۆڕان کاری کردووە. بەرهەم ساڵح NRT